ئازیزانی یەنارتی سڵاوتان لێبێ. لە ماوەیەدا میدیاکان زۆرترین قسە لەسەر ڕەوشی تەندروستی کوردستان دەکەن و دەپرسن ئاخۆ ئێمە خاوەنی سیستمێکی تەندروستی بەهێزین؟ ئەگەر سیستمێکی تەندروستی باشمان هەبێت ئەم گازندانان لەکوێوە سەرچاوە دەکرێن؟ دکتۆر ڕێکەوت حەمەڕەشید وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لەم چاوپێکەوتنەدا وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە سەبارەت بە ڕەوشی تەندروستی هەرێم و چەند تەوەرێکی پەیوەندیدار. دکتۆر زۆر بەخێربێ. دکتۆر سەرەتا دەپرسم ڕەوشی تەندروستی هەرێمی کوردستان چۆن دەبینن بە بەراورد بە وڵاتانی دراوسێ؟ بەڵێ سەرەتا من بەڕاستی ڕەوشی بڵین پیشەیی خۆم بۆ نمونەهێنمەوە. ئێمە بۆ نمونە کە من لە ساڵی 1990 دامەزراوم هەتا ئێستا چ لە شاری سلەیمانی چ لە هەولێر چ لە دۆک کۆمەڵی دەستکەوتی گرنگ بەدەست هاتووە. مەسەلەن بۆ نمونە ساڵی 1990 ئەگەر بین مقارنەیەکەین بە ئێستا نە سیتی سکان نە MRI نە جیهازی قەستەڕا نە نەشتەرگەری دڵ نە نەشتەرگەری مێشک نە زۆر شتی تر لە شارەکانی کوردستانە نەدەکرا، نەخۆش بۆ شارەکانی خوار و مەسەن بۆ بەغدا دەچوو بۆ چارەسەر. هەم لە لایانی خۆپاراستنەوە ئەگەر تۆ بێ ئێستا ئەو داتایانی کە یونیسێف یاخود ئەو ڕووپێوانی کە منەظەماتی تر دەیکا وا پیشانەدا کە لە ڕووی تەلقیحاتەوە لە ڕووی مردنی مناڵەوە لە ڕووی تەندروستیەوە لەواتە لە ڕووی خۆپاراستنی تەندروستیەوە کوردستان لە وڵاتەکانی دەوروبەر هەنێک وڵاتی دەوروبەر و لە خوار و لە ناوەڕاستی عێراق باشە. دیارە کە من ئەڵێم ئێستا وەزعی سیستمی سەحا کۆمەڵی دەستکەوت بەدەست هاتووە کۆمەڵێک شتی ئیشی باش کراوە، بەڵام کێشەی گەورەشی تیاماوە. یعنی ئەکرێت ئەو کێشە گەورانە دابەشکەین بە چەند تەوەرێکە کە دەبێت کابینە بە کابینە من دڵنیام هەوڵدراوە کە چارەسەر بکرێ. ئەوەی پیان کراوە چارەسەریان کردووە، ئەوەشی پێیان نەکراوە دیارە ڕێگری و ئەسبابی خۆی هەبوو. زۆر باشە. کەواتە دکتۆر ڕێکەوت وەختێک بوو بە وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان چی ئیزافە کرد بۆ تەندروستی ئەم هەرێمە؟ من حەزەکەم پێش ئەوە بە هەنێک تەوەرێت بۆ باسکەم و حەزەکەم پێشنیارەکانی من و هەنگاوەکانی منیشت لەگەڵ یا بۆ بخەمەڕوو. تەوەری یەکەم تەوەری بودجەیە. یعنی یەکێک لەو ئەسبابانەی کە تەندروستی پێوەی ئەناڵێنێ وەزارەتی تەندروستی کەمی بودجەیە. ئەگەر تۆ بیت مقارنەی ئەو بودجەیە بکەی کە بۆ وەزارەتی تەندروستی هەرێم دانراوە لەگەڵ ئەو بودجەی بۆ نمونە بۆ وڵاتێکی دەوروبەر دانراوە وەکو ئوردون لەگەڵ ئەو بودجەی بۆ وڵاتێکی ئەوروپی وەکو بەریتانیا دانراوە یاخود وەکو ئەمریکا. ئەبینی لە ئەمریکا لە ساڵ 19 دانراوە، دیارە ئێمە خۆمان مقارنە ناکەین بە ئەمریکا. بۆ بەریتانیا لە ساڵ 16 دانراوە. ئەبینیت مەسەلەن بۆ ئوردون لە ساڵ 10 بودجەی ئیجمالی دانراوە. لە کوردستان تەنها لە 4.8 بودجە دانراوە کە ئەمە زۆر جار ڕێگریمان لێکانی مەسەلەن حاڵی حاضر ئێمە کێشەیەکی گەورەی بودجەمان هەیە حتا پارەمان نەماوە دەرمان و هەنێ پێداویستی زەرۆر بکڕین. ئەمە بەڕای من دوو چارەسەری هەیە. هەنگاوێکمان ناوە کە ئێمە ڕەشنووسی یاسای تەمین کە لە پەرلەمانەوە هاتوو بۆ ئێمە لەم ماوەیەدا ئێمە تەواومان کرد و گەڕانمانەوە بۆ سەرۆکایەتی ئەنجومەن و لە سەرۆکایەتی ئەنجومەن و نێراوە بۆ پەرلەمان و قسەمان لەگەڵ بەڕێز سەرۆکایەتی پەرلەمان ئەوانە کردووە کە بەڵکو بتوانن لەم دوو سێ مانگی دەورەی کە مانگی نۆ دەورەی پەرلەمان دەست پێ دەکات نیزامی تەمین واتە ئینشورەنس واتە دڵنیایی بۆ ئێمە جێبەجێ بکەن کە بتوانین بە یاسایەک وا لە خەڵک بکەین تەمین بدا. مەسەن ئێستا ئێمە لە کوردستانە زیاتر لە 600,000 فەرمانبەرمان هەیە، خەڵکمان هەیە ئیمکانیەتی زۆر باشە و سیستمێک دابنین بەو نیزامە ڕێگەخرێت کە خەڵک تەمین بدا. ئەمە یەکێک لە حەلەکان کە پێم وایە ئەگەر ئەمە بووە بە پرۆژەیەک. بەڵێ پرۆژەکە حاڵی حاضر لە پەرلەمانە و بەو هیواین لە مانگی نۆ بەدواوە خوێندنەوەی یەکەمی بۆ بکرێت. ئەمە یەکەم. دووەم ئەگەر بکرێت و حکوومەت بتوانێت دەبێت ئەو بودجەی کە لە ساڵی 2012 یا 11 دەدایناوە و یاخود پێشتر دایناوە بەڕاستی ئەو 4.8 و 4.7 تا ئێستا لە ساڵ 5 نەپەڕیوە بەڕاستی ئێمە ئەو بودجێمان ئەگەر بتوانێت حکوومەت ئەبێ ئەو بودجێمان بۆ زیاکە و ئێمە پێداگرەکانی ئەوە چی بوون بۆ زیادکردن؟ ئێمە هەتا ئێستا بودجەمان ئامادە نەکردو وەکو ئەم بڵین وەکەس وەزارەتی تەندروستی. ئێمە بەڕاستی ئەو بودجەی کە ئەم ساڵ تەقدیمیەکەین هەمووی پێداگرین و پێیان ئەڵین کە ئەو بودجێمان بەش ناکا و ئێستاش پێداگریمان کردووە. مەسەڵەن ئێستا ئێمە پێرێ دوێنێ و پێرێ من خۆم لە وەزارەتی دارایی بووم کە ئەو بودجێ ئێستا بەشی ئێمە ناکە، کارەکانی ئێمە ناتوانین بڕین بڕێەوە. ئەمە تەوەری یەکەم.
تەوەری دووەم تەوەری دەرمانە کە پێم وایە ئەمە یەکێکە لە تەوەرە گەورەکان کێشەکان دەرمان نە بە شێوەیەکی سەلامەت نە لە شوێنێکی سەلامەت نە بە دەستێکی سەلامەت نە بە پارەیەکی سەلامەت نادرێمە نەخۆش. باشە دکتۆرە مەشی بەرپرسیارە ئەمە با من بۆت باسکەم ژمارەیەکی زۆر کۆمپانیا بە فەرمی دەرمانێنە ناو کوردستانەوە و ژمارەیەکی پێم وایە لەوانەشە بەنافەرمیش دەرمان بێتە کوردستانەوە بەڵام تا ئێستا ئێمە ئەدی لەمان نیە لەسەری ئەوەی کە من لەم 4 مانگایە بۆم دەرکەوتووە کوالیتی کۆنتترۆلی کوردستان کە هەیە بەڕێوەبەرایەتی KMCA پێڵێن من خۆم سەردانم کردوون ئەو KMCA نە بە جیهاز نە بە بینا نە بە خەڵکی پرۆفیژناڵ نە بە عادەت نە بە کوالیتی و بە کوانتی ناتوانێت ئەو بازارەی کوردستان کۆنتترۆلکە. زۆر باشە بەڵام دکتۆر ئێوە ڕێکەوتنێکتان هەبوو لەگەڵ بەڵێ ئەخر من بۆت بازەکەم با بۆت باسکەم لەبەرەوەی بەرنامەکە هەم کەم و بەڵێ ئێمە بۆ ئەم مەبەستا ئێمە داوە مباشرەیەکمان کرد بۆ چەند کۆمپانیایەکی جیهانی بۆی هەم بێن تا فترەیەک دەرمانمان بۆ فحسکەن و هەم بێشن ئەو کوالیتی کۆنتترۆلەمان بۆ بخەنە سەر پێی خۆی هەم لە ڕووی جیهازەوە هەم لە ڕووی ترێنینەوە خۆشبەختانە هەوڵەکان گەشت دۆزێ ئێستا گرێبەستەکە لە ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ لە ئەنجومەنی وەزیران یەکشەمە تەواو بێت تەصدیقەکرێ بۆ هیوایین کە لە ئایندێکی نزیکدا بە ئامادەبوونی قونسوڵی بەریتانی یاخود دەگەر بتوانین سەفیری بەریتانی لە بەغدا و بە ئامادەبوونی سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و چەند کەسایەتیەک بتوانین لەگەڵ شەریکەی FDASL بەریتانی گرێبەستێک واژۆ بکەین بۆ ئەوەی هەم دەرمانمان بۆ فەحسکەن هەم وەزئی کوالیتی کۆنتترۆلمان بۆ باشکەن هەمیش دەرمان و کۆمپانیامان بۆ تەسجیلکەن یعنی ئستا هەنێک کۆمپانیا ئەیانوێ بە ڕێکوپێکی ئیشکەن بەڕێکی ئیشکەن قووەتی حکومەتی هەرێم نییە تەسجیلیکە مەسەرەن ئستا ئەو بۆ من نمونەیەکە بۆێنەوە ئەو دەرمانەی کە ئەو نەخۆشەی کە خەبات لێ درابوو ئەو دەرمانە لە ساڵی 2011 کوالیتی کۆنتترۆلی هەرێم ڕێی پێداوە بێتە ژوورەوە بەڵام فحسی بۆ نەکراوە ئەو ئێستا ئێمە تازە نردومانە بۆ فەحس بۆ بەریتانیا ئەمە مشکلەیەک ئەمە یەکێکە لە کێشەکان کە کوالیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان ناتوانێن دەرمان فەحس بکە ئەو ئێمە بۆ یانیجززیەکی لەو جۆرە نەبوو تا ئێستا لە هەرێمدا ئێمە مەسەرەن بۆ نمونە مەسەرەن معمل هەیە معمەلی دەرمان هەیە 20 ئەجهیزەی HPLC هەیە بە تایبەت بەخۆی ئێمە یەک جیازمان هەیە و ئێمە بۆ ئەوەی ئەو مەرحەلەیە تێپەڕێنین ئەبێ ئێمە خەڵکێک هەبێ ئیستیشارەمان پێ بکە ئیستیشارەمان بۆ بکە فێرمان کە چۆن دەرمان فحس دەکەین چۆن دەرمان تەسجیلەکەین چۆن دەرمان هەڵبژێرین ئستا ئێمە لە جنێکی باڵامان دروست کردو پێڵێن پەسەندکردنی دەرمان کە زیاتر لە 25 مختصی تایە لە هەموو بوارەکان لە مناڵان لە هەناوی لە ژنان کە ئەو دەرمانی پێویست ئەوانە هەڵبژێرین ناکرێ هەر شەریکەیەک بێ و 4 دەرمان بخاتە بازاری کوردستانەوە. باشە دکتۆر بۆچی پێشتر وەزارەتی تەندروستی ئەمەی نەکردو ینی بۆچی من پێ دەڵێم هەوڵەکان هەوڵ دراوە هەوڵ زۆر دراوە کە ئەو ئیشە چارەسەر بکرێ بەڵام لێت ناشارمەوە ئیشەکە قورسە ئەنجا یەکێ لە کێشە گەورەکانیش بە پێی یاسا بە پێی قانون بە پێی قانونی پەرلەمان بە پێی قانونی سەرۆکایەتی کۆماری عێراق دەرمان حەقێکی مەشروعی تاگلایەنی پزیشکی دەرمان سازە کە تەعاملی پێوە بکە سا بەداخەوە پزیشکی دەرمانساز یا مۆزەفە لای کابرایەکی دەوڵەمەند کۆمپانیای هەیە یاخود هەنیشان دەرمانخانی خۆیانیان هەیە بەڵام ئەغلبی کۆمپانیاکان سەرمایەکانی دەسەڵاتەکەی بەدەست پزیشکی دەرمانسازەوە نییە ئەمە یەک دوو ژمارەیەکی زۆر دەرمانخانەی نایاسایی لا کۆڵان بڵاو بوونەتەوە کە بە هیچ یاسایەک من زۆر جار تووشی ینی مناقەشە ئەبین بەڕاستی با ئێمە بچین بۆ لوبنان وڵاتێکە سێفی ئەیتایە ناڵانێتی بەز شەڕی ناوخۆوە وڵاتێکیش نییە بڵێ وڵا دوور بێ لە ئێمەوە لە لوبنان مەمکەمژەی مناڵانیش سەیدەلانی فرۆشێ تاکە ئێمە وابین ینی لەبەر ئەوە ئەو هینان ئەو کۆمپانیای تەمان کە هێنین ئێمە لێ بڵیە خاتە سەر و حتا ئێمە سا لە ژنێکمان دروست باشە دکتۆر سیاریش بابەت باسکەم سیاریش نابێ هەر کەسە بە سیاری خۆی ئێمە قانون دانین بۆ سیاریش و ئیشەڵا وا بکەین کە لە ماوەیەکی با کورتە ئەوە جێبەجێکەین بەڵام ئیشی 20 ساڵ بە 2 مانگ و 3 مانگ ڕاز نابێتەوە. زۆر باشە دکتۆر ئێوە تۆ باست لەوە کرد کە ئێوە عقدتانەیە لەگەڵ کۆمپانیایەکی بەریتانی خەریکین ئیمزای بۆ هێنانی دەرمان زۆر باشە خەریک بەڵام بەپی فەحسی دەرمان زۆر باشە بەپی زانیاریەکانی هێنارتی بازرگانی کردنی دەرمان لە هەرێمی کوردستاندا بەدەست چەند کەسێکەوەیە کە لە دولوتکەی دەسەڵاتدا ئەو کاتە گرفت بۆ وەزارەتی تەندروستی دروست نابێت یاخود بۆ ئەو کۆمپانیایە دروست نابێت کە
جۆری کوالیتی دەرمانەکان دیاری دەکات. من ئەو قسانە مەسەلەن من لە میدیاوە بیستومە کۆمپانیا کە یەک لە وەزارەتی تەندروستی تەسجیلیەکە یەکێ شەرتەکانی ئەوەیە پزیشکی دەرمانساز بێ پزیشکێکی دەرمانسازیت مەعاملەی دەرمانەکەکە و تا ئێستاش من مەسەن ئێمە لە سەیتەری بانی مەقان لەوانەیە تا ئێستا بای زیاتر لە 1 ملیار دینار دەرمانمان سووتانە بێ جگە لە پشتیوانی و دەستخۆشی یەک کەسیی تێی پێ نەوتم یەک کەس پێی نەوتمەوە دەرمانە مەسووتێنە هەمووی پیان وتوم دەستی خۆش بێ ئیجراعاتەکانت چاکە هەموو ئەو کۆمپانیانی بازرگانی دەرمان دەکەن لە هەرێمی کوردستاندا لە وەزارەتی تەندروستی ناسێنراون بەڵێ ناسێنراون هەموو ئەوانە پزیشکی دەرمانسازیان هەیە بەڵام ئایا ئەو دەرمانانە هەمووی بە شێوەی فەرمیت ئەمە سوالەکەی لێرە و بەڕاستیش من بە هەر دەست بەکاربوونم کۆبوونەوەم لەگەڵ هەموو سەیتەرەکان کردووە لەگەڵ ئاسایشی هەولێر دهۆک سلێمانی زۆر هاوکار من ینی بۆ ڕەوشی دەرمان من پێم وایە زۆر باش بۆ حتا زۆر جان مەدخەلەکانی سلێمانی ئەڵێنمانن لێگرین تۆ ناڵی دەرمان بێت دەرمانی سا شەرتمان داناوە ئەبێ بە بەڕاد بێت ئەبێ کە لە بەغداوێت فحسی کوالیتی کۆنتترۆلی وەزاری تەندروستی بەغدای پێبێ ئەبێ مستەجل بێ ئەبێ موەقەر بێ تا ڕادێکی زۆر باش دەرمانی خراپ لە بازارەکانە کەم بۆتەوە بەڵام هەروەکو پێم وتی کاری 20 ساڵ بە 3 مانگ و 4 مانگ ناکرێت بەڵام دکتۆر لە ماوەی ڕابردوودا 2 جۆر لە دەرمان ئەنسۆلینی شەکرا و پرۆکاین بەر لە 2 شەکرە ساڵی بەڵێ وەک ئەکسپایر بوون و وەزارەتی تەندروستی کڕی بوونەوە بەڵام دواتر ئیجراعات لەگەڵ کەسی یەکەمی هاوردەکاری ئەو دەرمانانەدا نەکرا با من بۆت باسکەم ئەو مەسەلەی ئینسۆلینا دیارە من ئەو کاتە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بووم ئەو ئینسۆلینە لە هەولێر کڕاوە ئەو ئینسۆلینە ئیجراعاتیش کرا لە وەزارەتەوە لەجنە دروست کرا مدعی عام و چەند کەسێکی شان ناوە بەدادگا بەڵام هەنێشتی تیا منە میوە ڕوونی کەمەوە ئیشتاژ ڕوون نەبووتەوە ئەو ئینسۆلینە خۆی خراپ بووە یا لە بەڕادەکانی تەجیزات خراپ بووە چکە ئەو ئینسۆلینە هیچ شەریکەیەکی عالەمیە ناوی نۆڤۆیە باش ئەگەر پرسیارەکە ئەوە نەبێت کە خراپ بووە یاخودنا بەڵام وتراکە کەسێکی ناو دەسەڵات کەسێکی فەرمانڕەوا و دیاری ناو دەسەڵات لە پشتێنانی ئەم دەرمان باوەڕ دەبێ وانە باوەڕ تەبێ ئەو شتانە هیچی وانە بەڵام ئێمە هەندێک زانیاریمان هەیە من ئەوە نازانم بەڵام بۆی من نەزانم ئەو خەڵکەی کە مقەسیر بووە ئیجراعاتی لەگەڵا کراوە دراوە بە دادگا مەعاملەی لەگەڵا هین کراوە بەڵام هەتا ئێمە کارزان هەتا ئێمە خاوەنی کوالیتی کۆنتترۆل و فەحسی خۆمان نبین ناتوانین کەزیتیان بکەین مەسەن کۆمپانیا هەیەڵەیە کاک دوکتۆر تۆ بە منەڵی نابێت دەرمان بێنی من 6 مانگە ساڵێکە 2 ساڵە دەرمانم ماوە بە تۆ لە کوالیتی کۆنتترۆلەکەی تۆ ئەڵێم بۆم تەسجیل کە تۆ ناتوانانی تەسجیلەکەی ئەی من چی بکەم ینی ئەوە شێ ینی ئێمە بە هەر قسە لەسەر کۆمپانیەکانی دەرمان نەکەین ینی ئێمەش وەکو حکوومەت نەمانتانیوە جوابی ئەو بازارە بینەوە مەسەن تۆ لەوانەیە مەسەن من بمێ بە قاچاق دەرمان بێنم بەڵام تۆ ناتێت بە قاچاق دەرمان بێنی تۆ هاتووی مەسەن ئەو سیفاجیلەی ئەو دەرزەی لە خەبات 6 مانگە ساڵێکە داینەوە لە کاکە بۆم تەسجیلکەن بۆم فەحسکەن ئەوەشمان هەیە لەبەرەوە ئێمە باشترین ڕێگا دوای تاوتویەکی ترینی زۆر پێمان باش بوو کە ئەو مختبەرە بەریتوانێ بێنین بەڵێ بەس دکتۆر جۆرێک لە بێمتمانەی هەیە بەرامبەر بە نەخۆشخانەکان و بەتایبەت دەرمان تەنانەت زۆر جار پزیشکەکانیش بۆ خۆیان داوا لە نەخۆشەکانەکەن کە لە دەرەوەی نەخۆشخانەکان دەرمان بکڕن من پێم ئەم بێمتمانەیە بەرامبەر بە دەرمان خودی نەخۆشخانەکان بۆچی دەگەڵێت ئەوەت بۆ باسکەم ئەو وانە من لێرەوە بە خەڵکیڵێم ئەو دەرمانی کە لە بەغداوەیەت بۆ نەخۆشخانەکان باشترین جۆری دەرمانە ئەو دەرمانی کە لە بەغداوەیەت بۆ کەرتی گشتی باشترین جۆری دەرمانە بۆ چکا بەغدا کیمادیەی بەغدا لەگەڵ شەریکاتی گەورە تەعاملەکە ئەمە یەکەم دووهەم ئیطلاق سەرفی بێکە ینی هەتا خۆی فەحسی نەکە وەلو هەنێک ئەوانیش هەنێک فەحز ناتوان بکەن هەموو شتێک ناتوان بکەن بەڵام هەتاکو خۆیان فەحسی نەکەن ئیطلاق سەرفی بۆ ناکەن ئەمە دوو سێ بەڵام بەداخەوە ینی ساوە من نووسراوێکم کردووە نازام لە کەرتی گشتی چۆنە لە کەرتی تایبەت ئەمەش بۆ بە بازرگانی مەسەلەن چەند نوێنەرێکی کۆمپانیا پەیابوون بەداخەواڵێم لەگەڵ هەنێک پزیشکا ڕێکەوتون ئەڵێ ئەو دەرمانە بنووسە پزیشکاڵێ بڕۆ ئەو دەرمانە لەو سایدە لێ بێنە ئاگداریشتی لەو بەڵێ ئێمە ئێستا ئیجراعاتان کردووە ئیجراعاتەکە زین چۆنە تۆ وەکو حکوومەت کە دۆکۆمنتێ نەبێت چۆن ئیجراعات دەکەی مەسەن من تۆ سەڵی سبێنی تۆڵێ اسم سەفەرەکەم من توزانم تۆ لەسەر مەسرفی چه سەفەرەکەی بەڵام ئێمە نووسراوێکمان کردووە هەر دوێنێ تەوقیعم کردووە بۆ بەڕێوەبەرایەتە گشتیەکان کە لە مەولە هەر کۆمپانیایەک بێوێ پزیشکی ئێمە ئەندازیاری ئێمە کارمەندی تەندروستی ئێمە بە ئەبێ مفاتحەی بەڕێوەبەرایەتەکان بکە
ناکرێت لە خۆی و خەڵکی ئێمە بێ. ینی ئەوەش هەیە بەڕاستی لەبەر ئەوە هەتا ئێمە دەرمانەکانی خۆمان فەحز نەکەین ئەم بازرگانیە بەداخەوە لە باتی ئەوەی ڕۆیەکی زانستی وەرگێ ئەم ئیشە ڕۆیکی بازرگانی وەرگتووە. بەڵێ دکتۆر قسەیەک هەیە و بۆ خۆی لەم فترەیەدا چەند کەسێک هاتنە ئێنارتی گلەی ئەویان کرد بە تایبەت ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە لە 15 مانگەوە کە دەچنە نەخۆشخانەکان دەرمان نامێنێ تا چەند هەوڵی چارەسەرکردنیم گرتاندا. من پێم وایە دەرمان تا ڕادێکی باش دەرمانی درێژخایانمان دابین کردووە و ئێستا ئێمە خەریکین بەڕاستی ئێمە پێش دەژن کۆبوونەوەیەکمان لەگەڵ ئاوامێدیکا و لەگەڵ پایۆنیرا کرد دوو مەعمەلی خۆمانن پێمان وتون کە قایمەیەکمان تەقدیمکەن ئێمە بتوانین بۆ ئەوەی هەنێ دەرمانی مزمنە لەوان بکڕین هەنێ دەرمانی مزمنە لەوان ئەکڕین بۆ ئەوەی بتوانین دەرمانی مزمنە چارەسەرکەین بەس با من یەک حقیقەت هەیە بۆ دڕۆنکەمەوە ئێمە هەموو ساڵێک لە بەغدا حیسەی 256 ملیار دینارمان هەیە مەزەن 2012 ئەوەمان هەبووە 2011 هەمان بووە وەبزانام 2010 ئەوەندەمان هەبووە لەو حیسەی بەغدا مەسەرەن تریلیۆنێک و ئەوەندە ملیارە سەی حەفدەی بۆ کوردستانە حەفدە تقریبا ئەم ساڵ کردوێتە 256 ملیار لەم 256 ملیارە مەفروزە ئێمە لە حەبێکەوە بۆمان بێ تا سیتیسکانێک یعنی حکومەتی هەرێمی کوردستان کە ئەو دەرمان و کەلوپەلە ئەکرێ هەمووی لە زایە ئەکرێ لە زیایە ئەکرێ مەفروزە حکومەتی بەغدا حکومەتی ناوەندی هەموو شتەکانمان بۆ بنێرێ ئستا لە تقریبا لە ساڵ 60مان بۆ نێرن بەڵام دەرمانێکی باشمان کوالیتیی باشمان بۆ نێرن ئەوان لاریشیان لەوە نییە کە ئێمە ئەو پارەیە وەرگرینەوە ینی لاریان لەوە نییە کە ئێمە ئەو پارەیە کە هەمانە لە وەرگرینەوە و زۆر هەوڵیش درا وەرگێتەوە بەڵام لەبەر ئەوەی ئێمە مختبەرێک و کوالیتی کۆنتترۆڵێکی باشمان نییە نەمانتوانی گرێبەستی گەورە بکەین. بەڵێ دکتۆر حاڵەتێکی تر هەیە ویش کە نەخۆشی ئەم هەرێمە متمانە بە نەخۆشخانە حکوومیەکان ناکە تەماشا کە تەنانەت بۆ نەشتەرگەری ئەوەندەی ڕوو دەکرێتە نەخۆشخانە ئەهلەکان هەرگیز ئەوەندە ڕوو ناکەنە نەخۆشخانە حکوومیەکان هۆکاری ئەمە چییە کە نەخۆشی ئێمە خەڵکی ئەم هەرێمە متمانە بە نەخۆشخانە حکوومیەکان ناکە پێم وانی وایە وابێ وەرە من داتاکانی نەخۆشخانە بەیانیانەکانی بۆێنم لەگەڵ داتاکانی نەخۆشخانە ئەهلەکان بۆ نمونە لە سلێمانی بەس دوێنێ لە قاوشی سێمی پرایڤێتی ئێوارانی قورگ و جۆلووت زیاد لە 30 نەشتەرگەری کراوە وانە با من شتێکتان پێ بڵێم ئێمە جیهازێکی تەخدیرمان جیهازێک ئەو جیهازەی کە تەخدیر ئەیکڕین بۆ نەخۆش ئێمە لە نەخۆشخانەکانی حکوومەت زیاد لە 100,000 دلارمان پیاوە ئەڵمانیا تەحەداکەم لە یەک خستەخانەی ئالیا جیهازێکی ئەڵمانی تیاابێ من پێم وانی وابێ بەڵام هەنێک سەبەب هەیە خەڵک بۆ ئەچێ بۆ ئالی جاری وایە بەداخەوە پزیشکەکە پێڵێ سەری من 2 ساڵی ترە کەواژ نییە لەوانەیە وابێ و لەوانە شەوانە بێ بەڵام زۆربەی وانە جاری وا هەیە مەسەلەن نەخۆش خۆی ئەڵێ من کەم بۆ خستەخانە نابێت کەس بێ بۆ لام و یەک مڕافقمە بێ و من حەزەکەم کە سوکارم بێ ئەمە شێکە لە سەوەکان جاری وایە نەخۆش مەسەلەن تووشی حادیسا بێ لەگەڵ لایەنی شترا حەزەکە پارە بەلایەنەکەی تر سەرفکە ئەمە هەنێک مۆزوعە بەڵام ئەوەی بڵێ کە خەڵک متمانینەوە ئیستاش بە پێی تازەترین داتای گروپی ڕەند 185 خزمەتگوزاری تەندروستی لە هەرێمی کوردستان لەلایەن کەرتی گشتیەوە جێبەجێکرێت. بەڵێ دکتۆر حاڵەتێکی تر هەیە کە تەبان ئێمە موعیدیشمان کەم کردوێتەوە بۆ قاوشی نیمچە تایبەتی ئێوارانە ئەتوانم بڵێم موعید نەماوە ینی هەنی کاتی نەشتەرگەری زۆر مەسەن عملیاتێکی لەوزەتێن لەوانەیە جاران 6 مانگ بۆستایە ئێستا ئاڵەن 4 ڕۆژ بۆ دەکەین. بەڵێ دکتۆر زۆرێک لە پزیشکەکان لە یەک کاتە لە زانکۆی سلێمانی و لە یادەکانی خۆیاندا وەکو کلینکی تایبەت لە نەخۆشخانەی ئەهلی و لە نەخۆشخانەی حکومی کار دەکەن ئەمە ڕەوایە نەخێر کات دەمێنێتەوە بۆی بتوانێت چارەسەری نەخۆشەکان نەخۆشەکان وەکو پێویست ببینێت. نەخێر من ئەوە وەکو پێم وتیت ئیشی 20 ساڵ بە 4 مانگ و 1 ساڵ و 2 ساڵ هەل ناکرێت. ئێستا ئێمە گروپی ڕەند هەیە گروپی ڕەند گروپێکی کۆنسەڵتەنتی ئەمریکی بۆمان پێمان وتون دوو لەسەر دوو شت لەسەر 4 تەوەر ئیشمان بۆ بکەن تەوەرێکیان مانگی نۆیەن جیاکردنەوەی کەرتی گشتیە لە کەرتی تایبەت ئەبێ ئێمە کەرتی گشتی لە کەرتی تایبەت جیا بکەینەوە بەڵام ئەبێ ئەو پزیشکەی کەواز لە کلینیک و عیادەکەی خۆیێنێ ژیانێکی شایستەی هەبێ مەسەلا ناکرێت تۆ پزیشکێ بڵێ وەڵام من مانگی 1.5 ملیۆن دینار دێمێ و واز لە 10 ملیۆن دیناری کلینیک کەو بێنە ئەمە نابێ
ئەبێ ئەو پزیشکەی کە لە کەرتێک تایبەتەوە تۆ ئەهێنیتەوە بۆ کەرتی گشتی ژیانێکی شایستەی بێتێ بە هەمان شێوە کارمەندە تەندروستێکە بە هەمان شێوە فیەکانی تر. گروپی ڕەند شتێکی تریشمان بۆکە لەسەر اقتصادیاتی سەحا کە بزانین ئەو نظامی تەمینەی کە دایانین ئایا نظامێکی بریتانی بێ کە پێڵن NHS یاخود سۆشیال بێ وەکو دووەڵی ئەسکەندینافی یاخود مەسەن وەکو دوو ئەڵمانیا و فەڕەنسا بێ ئەوەشمان بۆ دراسە دەکەن. ئەوەی من ئەمێ بە خەڵکی بڵێم هەموو هەوڵەکان بەردەوامە بۆ چاکردنی دەرمان بۆ چاکردنی سیستمی تەندروستی بۆ لێکجاکردنەوەی کەرتی گشتی و کەرتی تایبەت. مەسەن لە کەرتی تایبەت تا ئێمە چەند ڕێنماییەکمان دەرکردووە بەڕاستی ئەمە تایبەتە بە هەولێری پایتەخت زۆرتر کەمتر لە دووهۆک و سلێمانی هەیە مەسەنیکە لەوانەی کە ئێستا سەرقاڵین تەوحیدکردنی سیاری نەخۆشخانە ئەهلیەکانە ئەبێ نەخۆشخانە ئەهلیەکان سیاری نەشتەرگەریان وەکو یەک بێ ناکرێ نەشتەرگەریەک لە هەولێر بە 3 ملیۆن بێ و لە دووهۆک بە 700,000 بێ ئەبێ 700,000 بێ لە هەردوولا. ئەوە خەریکی ئەوەین. دووەم خەریکی ئەستێرەدانین بە نەخۆشخانە ئاهلیەکان بە پێی فەندەقە مەسەن خەستخانەی ئاهلی هەیە زۆر جوانە زۆر ڕێک و پێکە بیناکەی تازەیە بیناکەی جوانە ئەوە ئەبێ شەویمانەوەی فەرقێ بێ لەگەڵ نەخۆشخانەیەکی ئاهلیە کە مواصفاتی تیانە. ئەوە خەریکی ئەوەشین. خەریکی ئەوەین کە ڕێنمایەکەشمان دەرکردووە دکتۆری بیانی ژمارەیەکی زۆر دکتۆری بیانی هاتوونەتە وڵاتەوە کاندێکیان وەزایی تەندروستی ئاگای لێ نییە. بەڵێ دکتۆر پێشەوەی بچینە سەرەوە باسە هەندێک لە پزیشکەکان مانگانە پارەیەک لە وەزارەت وەردەگرن ینی وەکو موچەی فەرمی خۆیان و دەبێت لە هەفتەیەکدا 4 ساعت پزیشکی تایبەتمەند دیارە لە نەخۆشخانە ئاهلیەکاندا کار بکەن هەفتەیەکە بەڵام ئەوە ناکەن و لەبری خۆیان مقیمێک دەنێرن. تێنەگەشتم هەندێک لە پزیشکە تایبەتمەندەکان پسپۆرەکان بەڵێ پسپۆری تایبەتمەند دەبێت لە نەخۆشخانەی ئەهلیدا نەخۆشخانەی ئەهلی یا حکومی ئەهلی هەفتانە ببوورە حکومی هەفتانە 4 ساعت دەوام بکەن بەڵام ئەمە ناکەن و لەبری خۆیان مقیمێک دەنێرن. چۆنە بام شتێکە پێ بڵێم ئەو دەوامەی کە بۆ پزیشکی پسپۆر دانراوە لە شارەکانە بە ڕێکوپێکی بەڕێواچ ئەوەی ئێمە کێشەمان هەیە قەزا و ناحەکانە مەسەن بۆ نمونە من 2 هەفتە لەمەوە پێش لە هەڵەبجەی تازە 6 پزیشکم عقوبەیەوە لەبەرەوەی لە دەوام نەبوون چوومەتە ئەوێ یەک پزیشکی پسپۆری لەبوو لە 6 دانە. بەڵام ئەوە خەریکی لە ناو مەرکەزە ینی لە ناو شاری سلێمانی نانەوانیە ئەوەی کەکەیە بەڵام من ناوم لایە کە دەوامیان نەکردووە من پێم وانە ئەو 4 ساعتی کە هەیەیان بووە لە ناو سلێمانی هەولێریشدا داوامی خۆیان نەکردەوە ئەوە متابعە ئێستا ئێمە بەڕێوەبەرایەتی متابعەمان لە ناو وەزارەت دروست کردووە شوێنێکی تایبەتمان بۆ گرتوون دەستیان کردووە بە ئیش و هەموو بەڕێوەبەرە گشتەکانیش خەریکی ئیشکردنن خەریکنەوە بەڵام ئەوە لە هەر شوێنێک بێت نابێت و نابێت پزیشکی مقیمە قدەم لە جێی پزیشکی پسپۆر دەوام بکە و ئێمە حەق نەک لە ئیستیشارەکان هەفتەی 4 ساعت ئێستا ئێمە دەرماڵەیەک لە ئەنجومەنی وەزیرانەوە لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دەرچووە بۆ پزیشکە پسپۆرەکان کە لە کاتی خەفارەتی خۆیان 120,000 پێ بدرێ ئەبێ لە خەستخانەکانیش بێنەوە. بەس دکتۆر زۆر جار لە بۆ نمونە لە دەوروبەری سەعات 2.5 بچیتە نەخۆشخانەکان زۆر بەکەم جا من کارزان من لە کاتێکدا بڕیارێکی وەزارەتی تەندروستی هەیە کە تا کاتژمێر یەک نابێت من حەز دەکەم تۆ نەخۆشخانە من حنا ئیستیشاری ئیستیکاڵی ئیستیشاری لە 9 تا 12 کاڵی ئیستیشاری من حەز دەکەم تۆ چاوی من بی لە هەر ڕووداوێکی وایە پێم بڵێ چکە ئەوەی من بە من وتراوە من خۆم سەردانەکەم دایم پزیشکی پسپۆر لە کلینیکا ئێشگرەکان کلینیکە ئیشارەکان بەعکسەوە ئێستا ئێمە لە هەولێر و دووەک خەریکی کردنەوەی کلینیکی ڕایۆشکاری ئێوارانیشین لا هەندێکی نزیکدا دوان لە هەولێرەکەینەوە دوان لە دووەکەینەوە موافقی 6 ماوە گوتووە هاوشێوەی سلێمانی ئێستا حالی حاضر لە سلێمانی 230 پزیشکی پسپۆر عیادیان نییە ئێواران بە 3,000 نەخۆشە بینن کوابزان پارێکی هیچ نییە. بەڵێ دکتۆر دیارە سەرچاوی زانارەکانی ئێمار ئەو سەرچاوی هەواڵەکانی NRTین بەڵێ زانم نامن لەوە ئێمە لەوانەیە لە کوردستانە سەدەها پزیشکی پسپۆر هەبێ لەوانەیە ئەوەی تۆ ئەوایەت. بەڵێ زۆر باشە دکتۆر دەمێ بگەڕمەوە بۆ پرسێکی گرنگ کە لەم فترێدا دەنگۆیەکی زۆری دروست کرد ئەویش مردنی هاوڵاتیەک لە سلێمانی هاوڵاتیەک لە کۆیە هاوڵاتیەک لە هەولێر کە وەک کەسوکارەکەیان باز دەکەن لە ڕێگەی جۆرێکی دەرمانەوە بۆ کە لە ڕێگەی دەرزیەوە دەدرێت بە نەخۆش. با ئێمە تا چەند لیژنەکانتان بە دوواداچوونەکانتان نەتیجەیەکی هەبوو با من حاڵەت بە حاڵەت ئەگەر ڕێم بی بۆت باسکەم داوڵەتێک نییە لە هەولێر دوانە ئەوەی سلێمانی دەمان من سەرخۆشی خۆم بۆ هەمویانەگەێنم ینی ئەوەی سلێمانی پزیشکی پسپۆر دەرمانەکەی بۆ نووسیوە
و لە دەرمانخانەی فەرمیش کڕیوێتی و برینپێجێکی شارەزای شارەزاش لە یاوە براوە بۆ تۆبعادلی حەسەب الأصول بە هەستیاری بە حەساسیت بە بڵین بە هەستیاری تونت حەساسیە شەدیدە گیانی لەدەستداوە تحقیقمان لێ کردووە هەموو تحقیقانیشمان ئێمە دادوەری داواکاری گشتی تایە منتهای عامی تایە دەری خستووە کە ئاڵێ هیچ مقصیر نییە بەڵام ئێمە سەرڕای ئەوە دەرجەکەمان ناردووە بۆ بەریتانیا بۆ فەحس ئەوە یەک دوو حاڵەتەکەی هەولێر تەمان ئەوەی یەکەم لە کەرتی تایبەت بووە بە مردووی گەێنراوەتە نەخۆشخانە حاڵەتەکەی هەولێر ئەو لاوە کە ناوی سەربەز جەعفەرە ئەوە فەرماگەی تەندروستی هەولێر تحقیقی لێ کردووە 5 کەسیشی یاوە بە 5 کەسیشی عقوبەداوە بە پزیشک و کارمەندەوە خانەوادەکەی هاتنە لای من وتیان عقوبەکان چین؟ عقوبەکان مثلن هەڕەشەیە تەوبیخە ئاگادارکردنەوە ینی بڵێن سزای ئینزارە و لە دادگاش کاتیان لێکردوون ئێستا مەجموعەیان ماوەکەن بۆ دادگا خانەوادەکەی هاتن بۆ لای من وتیان کاکتۆر ئێمە پێمان وایە ئەو سەبەب وفاتی کە نووسراوە سەبەب وفاتێکی تەواو نییە وتم من تحقیقتان بۆ دووبارە هاکەمەوە لەجنەیەکم تشکیل کردووە لەجنەکە ئێستا چاوەڕی داواکاری گشتیم داواکاری گشتی ئەڵێ ئێمە یەک جار تحقیقەکەین دوو جار تحقیق لە مەسەلەیەک ناکەین وتومە نووسراومان بۆ بکەن ئەمە دوو هەماشەوە دەرزیەکەیمان بۆ ناردوون بۆ فەحز ئەو دەرزیەی سلەیمانی لەگەڵ ئەو دەرزیەی هەولێر ئەو دەرزیەی هەولێر سەر بە کۆمپانیایەکە ئەو دەرزی سلێمانی سەر بە کۆمپانیایەکە بەڵام یەک جۆرە ئەمە دوو ئەو نەخۆشەی ئەو ژنە خوالی خۆشببووی خەبات ئەوەش بە هەمان شێوە دەرزیەکە بەداخەوە لەلایەن پزیشکی دەرمانسازەوە بۆی نووسراوە کەەوە ئیشی پزیشکی دەرمانساز نییە چارەسەری نەخۆشکە و ئەو تحقیقی لەکەین ئەگەر وابێ من نایڵم ئیشی میهنی خۆی بکە زۆر باشە زۆر باشە دکتۆر ناوبڕێ گۆرەگرین و دوای ناوبڕەکە قسەکانت تەواو بکە بەڕێزان ناوبڕێکی کورت و بەردەوام دەبێت